ژنانی ئازادی خواست. 8 مارس ڕۆژی جیهانی ژن ڕیشەی لە خەباتی ژنانی کرێکاردایە و جێکەوتن و جیهانی بوونی بە تێکۆشانی ژنانی سۆسیالیست دەستەبەر بووە. لەم ڕۆژەدا ژنان و پیاوانی یەکسانی خواز لە وڵاتانی جۆرا و جۆر بە شێوەی بەرین دەست دەدەنە کۆبوونەوە تا دەور و نەخشی ژنان لە سووردانی چەرخی ژیان و خەباتی ژنانی کرێکار دژ بە چەوسانەوە و نادات پەروەری ستایش بکەن. ئەوان لەم کۆبوونەوانەدا خوازیاری دابینکردنی دەرفەتی یەکسان لەگەڵ پیاوان لە بەڕێوەبردنی کۆمەلگا دەبن و لە ئامادەکردنی کۆمەلگای گونجاو بۆ گەشە و بەهێزکردنی ژنان بەشداری دەکەن. ئەوان هەروەها لەم کۆبوونەوانەدا بەوە بیرهێنانەوەی هەوڵ و ئیرادەی ژنانی پێشڕە و بۆ بنیاتنانی جیهانێکی بەدوور لە بەهرەکەشی و ستەم خۆیان بۆ پێکهێنانی جیهانی بێستەم هەڵاواردن و نەهامەتی ئامادە دەکەن. بژی ڕۆژی جیهانی ژن بژی سۆسیالیست.